ئەچین لای هاوکارمان زانە لە چەمچەماڵەوە بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی چەمچەماڵ. زانا سلااو لێبێ خەڵکی چەمچەماڵ چۆن یادی نەورۆزەکانەوە چۆن ئامادەکاریان کردووە. سلااو زانە نەورۆزت پیرۆز بێ. ئێوە سلااو لە بینەرە دێمە ئەمڕۆ وا دیارە کەشوهوایەکی خۆشی هەیە بەڵام بەهۆی ئەوەی کەوا مانجی ڕەمەزانی پیرۆزە هاوڵاتیان پابەندی ڕێکارە ئاینیەکانن خەڵک نەچۆتە دەرەوە هەڵبەت ئەگەر ڕەمەزان دەبواە ئێستا سەیرانگاکانی سروری قەزای چەمچەماڵ جمەی دەهات. من حەزەکەم باسی ئەوە بکەم لەبەرەوەی کەوا خەڵک نەچۆتە دەرەوە ئەمڕۆ بە دەرفەتم زانی کەوا فەرماندەیەکی سەربازی لە لای من میوانە باسی ئەو ئەکاکەوا چۆن لە ڕزگارکردنی شاری کەرکووک بەشدار بوون. من بۆ زانیاری زیاتر ئەچمەلایی بەڕێز ئەحمەد مەلا کە بەشداربووی ڕاپەڕینی شاری کەرکووک بوو. کاک ئەحمەد سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابتان. کاک ئەحمەد باسی ئەوەکی کەوا بەڕێستانیشێک بووی لە بەشداربووانی ڕزگارکردنی شاری کەرکووک. ئەگەر باسی شێوازی ڕزگارکردنەکەمان بۆ پێی پلانەکە چۆن بوو لە شۆ دەستان پێکرد. پێم خۆشە پێشەکی لە یادی ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووکی قودسی کوردستان لە پێشەوە پیرۆزبایی بنێرم بۆ کەرکووچەکان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان، چونکی ئەو ڕۆژگارە بە نسبەت گەلی کوردەوە ڕاپەڕین بە نسبەت گەلی کوردەوە دەستکەوتێکی گەورە بوو، جەژنێکی خۆشی بوو بە نسبەت هەموو لایەکمانەوە و بە تایبەتی ڕزگارتنی کەرکووکش. دیارە ئێمە پێشتر یەکێتی نیشتمانی کوردستان ئەو پێشمەرگانەی چ لەسەرەوە بوون لەسەر سنوور یان ئەو پێشمەرگانەی کە لە ناو شار بوون گەڕابوون. یەکێتی سەرکردایەتی یەکێتی لە قاسمەڕەش و لەسەرەوە بەرنامەی ڕاپەڕینی داڕشت بە هاوکاری بەشێک لە لایەنە سیاسیەکان. ئەو بەرنامەی دایڕش بۆ هەموو شارەکانی کوردستان بوو. بە هەر حاڵ پێ بە پێ بەرنامەکە هات تاوەکو گەیشتە سنووری کەرکووک. بەڵام بەرەوەی کەرکووک ئازاد بکرێ حەزەکەم ئەوە باسکەم ئازادکردنی چەمچەماڵ و ناحێ قەرنجیر بۆ ئازادکردنی کەرکووک زۆر گرنگ بوو، زۆر زەرور بوو. ئەوە وەکو پشتێنێکی ئەمنی وا بوو. ئەگەر بێت و چەمچەماڵ و قەرنجیر ڕزگار نەکرایە نەمانەتوانیوە بە ئاسانش وەکو کورد وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بتوانین کەرکووک ئازاد بکەینەوانە. ئیتر بەرنامەکە لە چەمچەماڵ و لە قەرنجیرەوە دەستی پێکرد. ئێمە هێزێک بوون نزیکەی هەڵە نەبم ئەگەیشتە نزیک 200 کەسێک. ئەوەی کە ڕاستەخۆ سەرپەرشتی هێزەکەیە کرد، سەرپەرشتی ئازادکردنی کەرکووکیە کرد، کاک ملازم عومەر بوو، شەوکەتی حاجی مشیر بوو، کاک مەلاو ڕەحمانی ئاوبارە تیا بوو بەشدار بوو، ئەو بوو کاک مستەفا چاڵایی، کاک سیروانی چۆخانەجیم. ئەمانە فەرماندەی هێزەکە بوون، هەر کەسە و بەرپرسیارەتێکیان هەبوو بۆ ئازادکردنی کەرکووک و لەناو هێزی پێشمەرگەیە. باسی ئەوکەی ئێوە لە شەوی چەنە داخلی کەرکووک بوون گەر باسی ئەومان بکەی. ئێمە ڕاستەکەی لە قەرنجیرەوە ئەو شەوە هەڵە نەبم لە 15 مانگ و 16 مانگ ئێمە چوونە سنووری خاصەوە، چونێ سنووری کۆچەکەوە. لەوێ بەڕاستی هێزەکانمان لەو سنوورە نزیک بۆەوە تاوەکو 18 مانگش جاریکە هەڵە نەبم دوو جا چوونەوە. ئەوێ 18 مانگم لە بیرە ئێمە چوینەوە چەمی خاصە ویستمان داخل بین، بەڕاستی بەهۆی بەرگریەوە نەمانتوانی، چونکی ئەو کاتە حکوومەتی عێراقی عەلی حەسەن مەنجی سەرپەرشتی کەرکووک کرد بۆی بیپارێزێ مەسەن چەنێ یەکێتی بەلایەوە گرنگ بوو کەرکووک ئازاد بکە. حکوومەتی بەعسو عەلی حەسەن مەجیدش ئەوە ئەویست کەرکووک بپارێزێ. ئێمە پێم وایە لەبەر ئەوەی مقاومەیەکی زۆر هەبوو لە دەوری کەرکووکە ئێمە ئەو شەوە نەمانتوانی داخلی کەرکووک بین. بەڵام قۆڵی ڕەحیماوە شەید حاجی هەڵمەد و ئەو هەواڵ و ئەو برادرانی تر ببوورە ناتوانم نان بێنم لێوە داخلی ڕەحیماوە ببن، قۆڵی هەولێر قۆڵی سێکانیانوانە و قۆڵی کەش. ئەمە هەر بەرنامەکەوا بوو لە قۆڵی لەیلان شەوە بە هەمان شێوە ئێمە هێزەکانمان لێ هەبوو. هەڵە نەبم کاکەریم چاوڕەش و کاشەزا خاڵ و بازانی و دایان کاچکە لەو سنوورە کە ببوورە ناتوانم نان بێنم ئەوانش لەو قۆڵەوە بەرنامە هەبوو داخلم. بەرحاڵ ئێمە ئەو شەوە لەوێ ماینەوە 18 ماینەوە لە چەمی خاصەیە بارانێکی زۆر لێداین. هەڵە نەبم تاوەکو سبەی ئێمە ئەنجا توانیمان ئێوارەی نەورۆز کە توانیمان مقاومەشە بوو، دۆشکەیەکی زۆر جەیش و مقاومێکی زۆر هەبوو لە سنووری بارودخانە و خاصەوە. ئەو سنوورە ئێمە لە قۆڵی بارودخانەوە توانیمان داخل بین و ئەو زنجیرە ڕەبەی بارودخانە
هەموو هاتنە خوارەوە پێمان تەسلیم بوون و لێوە توانیمان بچینە ناو کەرکووکەوە. پەیامی تۆ وەکو فەرماندەیەکی سەربازی کە ئێستا بینین ڕاپەڕین بەو جۆرە ئەنجام دراکەوە باسەکەی لە ئێستا بینین هاوڵاتیان ژیانی گوزەرانیان باش نییە. پەیامی تۆ لەم ڕۆژەیە چییە؟ بەداخەوە من توانم وا بڵێم پێم ناخۆشە کەڵێم بەداخەوە پەیامی من لەم ڕۆژەیە حەقا ئازادکردنی شاری کەرکووک و یادی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە هاندەرێک بێت بۆ لایەنە سیاسیەکان کە یەکدەنگ بێ یەکگرتوو بێ بەو یەکدەنگیە و بەو قوت و بەو هێزەکە یەکەگەرنەوە ئەتوانن زێتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بەو یەکدەنگیە ئەتوانن دەستکەوتەکانمان بپارێزین بەو یەکدەنگیە ئەتوانین خزمەتی زێتری کەرکووچیەکان بکەینوانە ئەگەر ئێمە یەک نەبین ئەگە بەهێز نەبین ئەگە یەک هەڵوێز نەبین ناتوانین خزمەتی کەرکووک و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەینوانە. من اینجا ئەو داوام لە هەموو لایەنە سیاسیەکان هەیە ئەم بۆنەیە بکەنە فرسەتێک بۆ یەک ریزی بۆ یەکدەنگی نێوماڵی کورد. زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد مەلا جێگری لە پرسایی مەڵبەندی پێشمەرگە بۆم دەرفەتە لەگەڵ مابووی. زۆر سپاس. بەڵێ ئەوە تەواوی زانیاریەکان و گفتوگۆکە بوو لەگەڵ بەڕێز ئەحمەد مەلا کە یەکێک بوو لە بەشداربووانی ڕاپەڕینەکەی شاری کەرکووک. من ئەگەر هەر پرسیارێکتان هەیە هیچ پرسیارێکتان نیە گەڕێمەوە لایەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان زانە بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان لە چەمچەماڵەوە